لەگەڵ لیژنەکانی کۆنتترۆلی جۆری لا بەرەوبەراتی ئاوی کەلار هاتوومەتە گەڕێکی ڕاپەڕین لا قەزاکە وەک باسکرا دوێنێ لە کاتی هاتنی ئاودا لە یەکێک لە ماڵەکانی ئەم گەڕەکە دوو پارچە ئێسک لە بۆڕی ئاوەکەیان هاتوۆتە دەرەوە. لیژنەکان ئەمڕۆ بە مەیدانی سەردانی ئەم گەڕەکەیان کردووە پشکنین بۆ ئاوی ئەو ماڵە و چەند ماڵێکی دیکەی گەڕەکە دەکەن. کاک سەڵاح سڵاو لێبێ ئەمڕۆیەوە هاتنە گەڕێکی ڕاپەڕین بۆ باسەوە کرا کە ماڵێک دوو پارچە ئێسک لە بۆڕی ئاوەکەیان هاتووە دوێنێ لە کاتی ئاوهاتنەوە ئێوە ئەمڕۆ هاتنە ئێرە چیتان کردووە چیتان بۆ دەرکەوتووە؟ بەڵێ بەخێر بن. دوای دەرکەوتنی ئەم حاڵەتە ڕاستەوخۆ هەر شەویش هاتین بۆ بەدواداچوون بۆ مەسەلەکە. ئەمڕۆ هاتین نمونەی ئاومان وەرگرتووە لە کاتی هاتنی ئاوەکە، نمونەی ئاومان وەرگرتووە بۆ شیکاری بەکتەرۆلۆژی بۆ دڵنیابوون لە سەلامەتی و کوالەتی ئاوەکە و هەروەهاش هەڵەسین بە متابعکردنی سەرچاوەکانی ئاومان لەگەڵ مەراحلی پاڵاوتن و مەراحلی گەیاندنیشی بە ماڵان. حاڵەتەکە بۆ ئێمە حاڵەتێکی نامۆیە تا ئێستا شتی وامان بەسەر نەهاتووە و هیوادارین لە ماوەکی کەمە ئینشاڵڵا نەتیجەی دەرکەوێ و پێتان ڕاگەین ئینشاڵڵا. باشە گومانەکەن یعنی ئەو ئەگەر ئەو پارچە ئێسکە لە بۆڕی ئاوەکەەوە هات بێت چۆنین هات بێتە ناو بۆڕی ئاوەکەەوە پێشتر هیچ ئەزمونێکی لەو شێوەیەتان نەبووە؟ هیچ حاڵەتی لەو جۆرە نەهاتوەتە پێشمان لەوەتەی ئێمە لەوێن و لەو بەشین حاڵەتی ئێوەها ڕووی نەداوە گومانیشمان بۆ هیچ شتێکیش ناچێت و چکە سەرچاوەکانمان لەگەڵ مەراحلی پاڵاوتن و گەیاندنیشمانە هەمووی تۆکمەی و بەردەوامیش بە دوواداچوونی بۆکەن و چاودێریەکەی. باشەمڕۆ هاتنە ئەو ماڵانە نمونەی ئاوتان وەرگر ئەنجامەکان کەی دەرەچن کار؟ هاتین نمونەی ئەو لەو ماڵە وەرماگرت، نمونەی تەنکی سەربانیشمان وەرگرت لەگەڵ 4 ماڵێکتریش لە کۆڵانەکە و گەڕەکەکەیە. ئەگەر هیچ کێشێکی تیانە بێ و سەلامت بێ لە ڕووی بەکتەرۆلۆژیەوە لە ماوەی 24 ساعتە دەرەچێ، ئەگەر کێشەیەک هەبێ ئەگاتە 48 ساعت.